سڵاو بەناوی خوددا بەخێربێن بۆ KBO ڕیکاپس. لە ڤیدیۆ ئەم جارەدا دەست دەکەین بە ڕیکاپکردنی نوێترین زنجیرەی تۆڕی نێتفلێکس بە ناوی نیوەشەوان لە هۆتێلی پێرا پاڵاس کە زنجیرەیەکی نهێنی ئامێز و هەست بزوێنە. با دەست پێ بکەین. زنجیرەکە بە دیمەنی منداڵێکی ساوا دەست پێ دەکات کە لەسەر سیستەمێک دانراوە و لەو کاتێک کاتژمێرەکە دەبێتە 12 شەو منداڵەکە دیار نامێنێت. پاشان کچێکی ڕۆژنامەنووس دەبینین بە ناوی ئیسرا کە بە تەنها دەژیت و بەردەوامیش دوا دەکەوێت بۆ سەر کارەکەی. هەر بۆیە سەرۆکەکەی دەینێرێت بۆ هۆتێلێک بە ناوی پێرا پاڵاس تاکو زانیاری گەشتیاری لەبارەی ئەو هۆتێلەوە بنووسێت. لە کاتی گەیشتنی بە هۆتێلەکە بەڕێوەبەری هۆتێلەکە کە ناوی ئەحمەدە پێشوازی لێ دەکات و شوێنەکانی نێو هۆتێلەکەی پیشان دەدات. دەیباتە مۆزەخانەی هۆتێلەکە و لەوێ چەند وێنەیەکی کاتی شەڕی سەربەخۆیی تورکیای پیشان دەدات و پێی دەڵێت کە موستەفا کەمال ئەتاتورکی سەرۆکی پێشووی تورکیا جاروبار سەردانی ئەو هۆتێلەی کردووە و هەر لەوێش پلانی شەڕیان داناوە. دواتر دەسماڵێک دەبینێت کە PTP لەسەرە و ئەحمەد پێی دەڵێت کە ئەوە هی خاتونێک بۆ بە ناوی پێریدا کە کچی خێزانێکی عوسمانی بەناوبانگ بووە و خۆشەویستی موستەفا کەمال بووە. لەو کاتەی بەریتانیەکان ویستویانە موستەفا کەمال بکوژن یارمەتی داوە بچێتە سەر کەشتی پاندێراما و بەو جۆرەش ڕزگاری بووە. دوایەوە ئەحمەد دەیبات و ژووری 411 پیشان دەدات کە پێشتر یەکێک لە نووسەرە ئینگلیزەکان بە ناوی ئاگاسا کریستی ڕۆمانێکی زۆر بەناوبانگی لەو ژوورە نووسیوە. هەروەها بۆی باز دەکات کە کاتی خۆی لە ساڵی 1926 ئاگاسا کریستی لە کاتی مانەوەی لەو ژوورە بۆ ماوە 11 ڕۆژبوون بوو و هیچ شتێکی لە دوا جێنەماوە جگە لە کلیلێکی کۆن. دوای گەڕانی تەواوی هۆتێلەکە ئیسرا دەیەوێت بڕوات، بەڵام بەهۆی بارانبارینێکی زۆر تەکسی دەست ناکەوێت و ئەحمەدیش پێی دەڵێت کە دەتوانێت ئەو شەوە لەوێ بمێنێتەوە. شەوەکەی ئیسرا و ئەحمەد پێکەوە دادەنیشن و قسە دەکەن. ئەحمەد دەڵێت کە لە سبەیەوە بۆ ماوەی 3 هەفتە پشووی پێدەدرێت و ئەوە یەکەمین جارە کە ئەو ماوە زۆرە پشووی هەبێت. لە کۆتایی قسەکانیشاندا ئەو کلیلە کۆنەی پیشان دەدات کە پێشتر بۆی باس کرد بوو. دواتر لەو کاتێ ئیسرا دەیەوێت بخەوێت دەبینێت کلیلێکی کۆن لە تەنیشتێوەیە و پێی وایە ئەحمەد لەوێ دایناوە بۆی. ئەویش دەچێتە ژووری 411 و لەسەر سیستەمەکە پاڵ دەداتەوە. بەڵام هەرکە کاتژمێر دەبێتە 12 شەو سەرجەم شتەکانی ژوورەکە لە شوێنی خۆیان دەجوڵێن وەک ئەوەی بوومەلەرزە ڕووبدات. کاتێکیش بارودۆخەکە ئارام دەبێتەوە ئیسرا لە ژوورەکە دەچێتە دەرەوە، بەڵام دەبینێت خەڵکەکە جلوبەرگی سەیر و سەمەرەیان لەبەردایە و ڕۆژنامەیەک دەبینێت کە لەسەری نووسراوە ساڵی 1990 بەڵام نازانێت چ باسە و بەو ناوەدا دەگەڕێ. ئەحمەد لە ئازاری دەستی خەبەری دەبێتەوە و خێرا دەچێتە ژووری 411. دەبینێت پێشتر کەسێک لەوێ بوو و ئەویش لە ڕێی کلیلەکەی خۆیەوە دەچێتە ئەو شوێنەی ئیسرائیلەیە. لەوێ دەستی کەسێک دەگرێت کە ڕێک لە ئیسرا دەچێت و پێی دەڵێت چی ئەەکەی لێرە و چۆن گەیشتیتە ئێرە. بەڵام کچەکە پێی دەڵێت بە هەڵە تێگەیشتیت و من ئەو کەسە نیم کە بە دوای دەگەڕیت. پاشان دەچێت و لەگەڵ موستەفا کەمالدا دەنیشێت. پاش کەمێک ئەحمەد ئیسرای ڕاستەقینە دەدۆزێتەوە و لەگەڵ خۆی دەیباتە ژووری 411. لەوێ کلیلەکەی لێوەردەگرێت و پێی دەڵێت کار چەندە لەو شوێنە بمێننەوە ژانی لە مەترسیدا دەبێت و دەستیشی خراپتر دەبێت. بۆیە ئیسرا زیندانی دەکات و خۆی دەڕواتە خوارەوە. بەڵام هەرزوو ئیسرا خۆی ڕزگار دەکات لە ڕێگەی پەنجەرەی ژوورەکەەوە دەچێتە دەرەوە و دووبارە دەڕواتە هۆڵی هۆتێلەکە. لەوێ چەند بەریتانیەک دەبینێت و باسی ئەویان بۆ دەکات کە موستەفا کەمال لە داهاتوودا دەوڵەتێکی سەربەخۆ دروست دەکات و ئەوان لەوێ دەردەکات. هەر بۆیە ئەوانیش دەکەونە گومانەوە و کەسێک بە ناوی خالید ڕادەسپێرن بۆ کوشتنی موستەفا کەمال. ئیسراش لەو کاتەیە گوێی لێگرتوون، بەڵام ئەحمەد دێتە لای و بەوەش ئاشکرا دەبن. ئەوانیش ڕادەکەنە هۆتێلەکە و خالیدیش بەدوایاندا. خۆیان دەکەن بە ژوورێکی وێنەگرتندا و لەوێ وێنەی ئەو ئافرەتە دەبینن کە ڕێک لە ئیسرا دەچێت. خالیدیش ئەو ئافرەتە دەبینێت و پێی وایە ئیسرایە، بۆیە شوێنی دەکەوێت. ئیسرا و ئەحمەد دەگەڕێنەوە ژوورەکە. لاشەی ئەو ئافرەتە دەبینن کە لەسەر زەویەکە کەوتووە و تازە کوژراوە. ئەحمەدیش دەچێت و دەبینێت ئەو دەسماڵەی پێیە کە لە مۆزەخانەکەدا بوو. بەوەش بۆی دەردەکەوێت کە ئەو ئافرەتە پێریدا بووە، بەڵام پرسیاری ئەویان بۆ دروست دەبێت ئەگەر پێریدا بمرێت ئەیکێ ڕێگری لە کوژرانی موستەفا کەمال دەکات. لەو کاتی بیر لەو شتانە دەکەنەوە ئەحمەد بیرۆکەیەکی بە مێشکدا دێت. ئەڵقەی دووەم لەوێەوە دەست پێ دەکات کاتێک ئەحمەد بیرۆکەکەی خۆی بۆ ئیسرا باز دەکات. ئەویش بریتە لەوەی کە ئیسرا شوێنی پێریدا بگرێتەوە و ئەرکەکەی ئەو جێبەجێ بکات. ئیسراش جلەکانی پێریدا لەبەر دەکات، شێوەی زۆر پێی دەچێت و پێی وایە کەنەوەی پێریدایە، بۆیە ئەوەندە هاوشێوەن. ئیسرا دەچێتە هۆڵی هۆتێلەکە و لەوێ خالید و بەریتانیەکان دەیبین و خالید شوێنی دەکەوێت تا لە هۆتێلەکە دەردەچێت. ئەفسەرێک بە ناوی ڕەشاد دەبینێت و داوای لێ دەکات بیگەێنێتە ماڵەوە. دوای ئەوەی دەیباتە ماڵەوە لەوێ دەزانێت پێریدا دوو خوشکی هەیە و هەروها باوکی سەرزەنیشتی دەکات لەبەرەوەی ڕەفتاری هاوشێوی بەریتانیەکانە و پێویستە وەک ئافرەتێکی بێوەژن لە ماڵەکەیدا بمێنێتەوە. بەڵێ بۆمان دەردەکەوێت نەک تەنها بێوەژنە بەڵکو منداڵێکیشی هەیە.
ئیسرا دەچێتە ژوورەکەی پێریدا و دەیەوێت زانیاری دەست بکەوێت سەبارەت بە کەسایەتی ئەو تا بزانێت چ کەسێک بووە. شەوەکەی باوکی پێریدا میوانی دێت، کاتێکیش ئیسرا دێتە خوارەوە بۆ پێشوازیکردنیان دەبینێت میوانەکان خالید و ئەفسەرە بەریتانیەکان کە ناوی جۆرجە. لەو کاتەشدا ئەحمەد لە هۆتێلەکە دانیشتۆ و قسە لەگەڵ کارگوزارێک دەکات بە ناوی سۆنیا و وا دەردەکەوێت کە بیناسێت، بەڵام جارێ نازانین چۆن چۆنی. دوای ئەوە دەچێت و لاشەی پێریدا ڕاستەقینەکە دەباتە ژووری 411 لەسەر سیستەمەکە دایدەنێت و کلیلەکەش دەخاتە دەستەوە تاکو بیگوازێتەوە بۆ کاتێکی دیکە، لەو کارەشی سەرکەوتوو دەبێت. ئیسرا بۆی دەردەکەوێت کە پێریدا دەفتەرێکی یادەوەری هەبوو و هەموو ماڵەکە دەگەڕێت تا دەیدۆزێتەوە. کاتێکیش دەیدۆزێتەوە دەبینێت دەفتەرەکە بە شێوازی عوسمانیەکان لی نووسراوە و ئەویش ناتوانێت بیخوێنێتەوە، بەڵام لەپەر لاپەڕی ڕۆژنامەیەک دەدۆزێتەوە کە تێیدا باز لەوە دەکات لە ساڵی 1916 تەرمی ئافرەتێک لە هۆتێلی پێرا پاڵاس دۆزراوەتەوە. تەرمەکەش هەمان ئەو تەرمە بوو کە ئەحمەد گواستیەوە بۆ ئەو کاتە. پاشان بەو شەوە لە ماڵ دەچێتە دەرەوە و دەفتەرەکە بۆ ئەحمەد دەبات. ئەویش دوای ڕۆیشتنی ئیسرا دەست دەکات بە خوێندنەوەی لە دەفتەرەکەدا نووسراوە کلیلی هەموو شتەکان کەسێکە بە ناوی دیمیتری کە هەموو شتێک دەزانێت لەبارەی دەرگانهێنیەکانی هۆتێلەکە و دەواازە ڕاستەقینەکە. لەو کاتەشی کە خەریکە خوێندنەوەی ئەوانەیە لەپڕ کەسێک لە پشتەوە لی دەدات و بێهۆشی دەکات. لە سەرەتای ئەڵلقەی سێم دەگەڕینەوە بۆ پێش 2 ڕۆژ و دەبینین پێریدا چاوی بە کەسێک دەکەوێت بە ناوی فەخرەدین کە پێی دەڵێت موستەفا کەمال لە مەترسیدایە و پێویستە ڕزگاری بکەین. لەو کاتەشدا سەربازێکی بەریتانی چاوی پێیان دەکەوێت. دەگەڕینەوە زەمەنی ئێستا و دەبینین خالید فەخرەدینی دەستگیر کردووە و لە ژوورێکی نهێنیدا زیندانی کردووە. ئیسراش دەچێتە هۆتێلەکە و دەبینێت ئەحمەد بێهۆش کەوتووە لەسەر زەویەکە. دوای ئەوەی هۆشی دێتەوە بە ئیسرا دەڵێت کە دەفتەرەکەیان لێ دزیوە، بەڵام ئەوەندەی خوێندوویەتەوە بۆی دەرکەوتووە پێریدا ئەو لاشەیە دۆزیوەتەوە کە ئەم نردوێتی بۆ ساڵی 1916 و لەوانە شەکریلەکەی لەسەر لاشەکەی هەڵگربێتەوە و لە لای خۆی بێت. هەروەها پێی دەڵێت کە پێریدا زانیاری زۆری هەبووە سەبارەت بە گەشتی کات و هۆتێلی پێرا پاڵاس. بۆیە ڕۆژی دواتر ئیسرا و ئەحمەد دەچنە لای کارمەندی هۆتێلەکە و ئیسرا پێی دەڵێت کە ئەحمەد لێکۆڵەرە و لەبری ئەو بەدوای ئەو دەفتەرەدا دەگەڕێت کە لێیان دزیوە. کاتێک ئیسرا دەچێتە ماڵەوە باوکی لی تووڕە دەبێت و پێی دەڵێت کە مای سەرشۆڕیت بۆ خێزانەکەمان و ناوبانگمانت لەکەدار کردووە. ئیسراش وەڵامی دەداتەوە و لەو کاتەیە باوکی دەیەوێت لی بدات، بەڵام دەستی دەگرێت و بەرەنگاری دەبێتەوە. هەر بۆیە باوکی لە ماڵ دەری دەکات و پێی دەڵێت چیتر بۆی نێبێتەوە نێ ئەو خێزانە. لەو کاتەشی کە دەیەوێت بڕوات دەبینێت دوو خزمەتکارەکە خەریکی شۆردنی جلەکانی پێریدان ئەویش لیان وەردەگرێت و دەگەڕێت. هەروها کاغەزێک لە نێو گیرفانیدا دەدۆزێتەوە. لە کاتی دەرچوونی ئیسرا چاوی بەڕەشاد دەکەوێت و پێکەوە قسە دەکەن. بۆمان دەردەکەوێت کە لەگەڵ پێریدا یەکتریان خۆشویستوە و بەنیازی هاوسەرگیری بوون، بەڵام ئیسرا بە پێکەنینەوە پێی دەڵێت کە ئەو بۆ هاوسەرگیری و شتیوان نابێت و تااقەتی ئەو شتانەی نییە. دوای ئەوە دەچێتە لای ئەحمەد و نامەکەی فەخرەدینی پیشان دەدات کە تێیدا نووسراوە لە یانەی گاردن چاوم پێت دەکەوێت. ئیسراش دەچێتە یانەکە و لەوێ بەدوای فەخرەدین دەگەڕێت، بەڵام خالید دەیبینێت و لێ دەپرسێت کە بۆچی بەدوای ئەو کەسە دەگەڕێت. ئەویش لەو کاتەیە دەبینێت خەریکن گۆرانی بێژ هەڵدەبژێرن، دەڵێت هاتوون بۆ تاقیکردنەوەی گۆرانی گوتن و دەمەوێت تێرە کار بکەم چونکە باوکم لە ماڵ دەری کردوم. دەیەوێت لەو ڕێگەیەوە هەم چاودێری خالید بکات هەمیش لەگەڵ فەخرەدین لە پەیوەندی دابێت. خالید وەکو بەڕێوەبەری یانەکە بەوە ڕازی نابێت، بەڵام ئیسرا هەر دەچێتە سەر شانۆکە و گۆرانیەکەی دەڵێت. دوای تەوابوونیشی هەمان بەدڵیان دەبێت، بۆیە خالید ڕازی دەبێت و هەر لە یانەکە ژوورێکیشی بۆ دابین دەکات تا لە ناویدا بمێنێتەوە. پاش کەمێک سۆنیای کارمەندی هۆتێلی پێرا پاڵاس دێتە ژوورەکە و پێی دەڵێت کە ئەویش لەو ژوورە دەمێنێتەوە. لەو کاتەیە کارمەندی هۆتێلەکە بە ئەحمەد دەڵێت کە دەفتەرەکەیان لە ژوورێکدا دۆزیوەتەوە کە بە ناوی فەخرەدینەوە تۆمار کراوە، دەیباتە ئەوێ و دەفتەرەکە هەڵدەگرێت. دوای ئەوەی ئیسرا دەگەڕێتەوە هۆتێلەکە، ئەحمەد هەموو شتێکی بۆ باز دەکات و پێی دەڵێت کە دەرگایەکی نهێنی هەیە دەتوانێت لە ڕێەوە بچیتە ئەو کات و شوێنەی کە دەتەوێت، تاکە کەسیش کە لەبارەی ئەو دەرگایەوە بزانێت کەسێکە بە ناوی دیمیتری. بۆیە ئەرکی ئیسرا دۆزینەوەی فەخرەدینە و ئەحمەدیش دۆزینەوەی دیمیتری. ئیسرا دوای دووەم ڕۆژ لە نمایشەکە بە دزیەوە دەچێتە ژوورە نهێنیەکەی خالید و لەوێ فەخرەدین دەدۆزێتەوە کە بەستراوەتەوە. هەوڵ دەدات دەستی بکاتەوە و لەو کاتەیە فەخرەدین پێی دەڵێت کە هاوبەشێکی هەیە بە ناوی عوسمان کە دەکاتە براگەوری خالید. ئەو هەموو شتێک دەزانێت و دەتوانێت یارمەتی بدات. لە کاتێک قسانەدا لە پڕ گولەیەک بەر سەری فەخرەدین دەکەوێت و دەمرێت. کاتێک ئیسرا ئاور دەداتەوە دەبینێت خالید بە دەمانچەیەکەوە لە پشت سەریەوە وەستاوە. لاڵقەی چوارەمدا ئەحمەد دەچێتە شوێنەکەوە کە تێیدا چەندین ڕۆژنامە و کاغەز و پەرتووکی لێیە. لە نێوانیاندا ئەو ڕۆژنامەی باز لە دۆزرانەوەی تەرمی ئافرەتەکە دەکات لە هۆتێلەکە و پەرتووکێک بە ناوی ئامریکا. لەو کاتەیە ژمارەیەکی زۆر لەو کلیلانە دەدۆزێتەوە کە بۆ گەشتی کات بەکاردەهێنرێن. بەڵام لە پڕ کەسێک لە پشتەوە چەکی ڕوو تێدەکات و بۆی دەردەکەوێت کە ئەو کەسە دیمیتریە. ئەویش پرسیاری شوێنی دەرگانیهێنیەکەی لێ دەکات.
دیمیتریش لەگەڵ خۆی دەیبات بەرەو شوێنێکی دوورەدەست و دەرگایەکی بۆ دەکاتەوە و پێی دەڵێت ئەوە دەرگای نهێنیەکەیە. کاتێک دەجێتە بەردەم دەرگاکە دیمیتری لە پشتەوە پاڵی پێوە دەنێت و دەیخاتە خوارەوە. خالید ئیسرا دەگەێنێتەوە ئەو شوێنەی بۆی دابین کردووە، بەڵام ئەو لەوێوە دەچێتە هۆتێلەکە و خالیدیش بە شوێنیدا دەچێت. لەوێ ئیسراوا دەزانێت ئەحمەد لە گەرماوەکەیە و لەو دیوی دەرگاکەوە باسی قسەکانی فەخرەدین دەکات پێش مردنی و دەڵێت پێویستە بچێتە لای کەسێک بە ناوی عوسمان کە برای خالیدە. ئەحمەد دوای کەوتنە خوارەوەی لە دەرگاکە دەکەوێتە نێو زێرابەکانەوە و بە دوای ڕێگایەکی دەرچوون دەگەڕێت. ئیسرا بڕیار دەدات بچێتە شوێنێک بە ناوی سوتلوجێ تاکو چاوی بە عوسمان بکەوێت. لەوێ دەچێتە لای و عوسمان پێی دەڵێت لە بەرامبەر یارمەتیدانی دەبێت شوێنی کۆکای چەک و پێداویستەکانی باوکی پێ بڵێت. ئیسراش بە ناچاری دەچێتەوە لای ڕەشاد و داوای لێ دەکات بچێتە لای باوکی تاوەکو داوای لێ بکات ڕێگای پێبدا بچێتە ماڵەوە. ڕەشادیش دەچێتە لای باوکی پێریدا و پێی دەڵێت پێریدا تووشی نەخۆشی دەرونی بووە و پێویستی بە چاودێریە. بەو شێوەیە باوکی ڕازی دەبێت بۆ ئەوەی بگەڕێتەوە ماڵەوە. شەوەکەی ئیسرا دەچێت و لە نێو شتەکانی باوکیدا دەگەڕێت تا زانیاریەکی دەست بکەوێت سەبارەت بە کۆکاکە، بەڵام هیچ نادۆزێتەوە بۆیە پلانێک دادەنێت و لەیلای کچی دەشارێتەوە و دوای ئەوەی هەمویان ناتوان بیدۆزنەوە نامەیەک دەبینەوە کە تیای دێنووسراوە ئەگەرنەوەکەت دەوێت دەبێت ژمارەیەک چەک و پێداویستی کۆگاکەمان پێ بدەیت. باوکیشی بڕیار دەدات بچێتە کۆگاکە، بەڵام ئیسرا خۆی لەنێو ئۆتۆمبیلەکەیدا دەشارێتەوە، دوای چوونە نێو کۆگاکە لەوێ دەمێنێتەوە. هەر کەمێک دوای ئەوە خالید و جۆرج و سەربازە بەریتانیەکان دێنە کۆگاکە و چەند شتێک دەگوازنەوە. لەوێ ئیسرا گوێی لێ دەبێت کە پلانی کوشتنی مستەفا کەمال دادەنێن دوای 3 ڕۆژی تر. هەر بۆیە دوای دەرچوونی لەوێ دەچێتە لای مستەفا کەمال و داوای بینینی دەکات، بەڵام لەبەرەوەی نەخۆشە ناتوانێت بیبینێت. ئەویش نامەیەکی بۆ دەنێرێت و تێیدا دەنووسێت کە ئامادەی ئاهەنگەکەی هۆتێلی پێرە پاڵاز نەبێت چونکە بەنیازن لەوێ بیکوژن. کاتێک ئیسرا دەگەڕێتەوە ئەو شوێنەی لەیلای لێدانا بوو دەبینێت شوێنەکە شێوا و سۆنیاش پێی دەڵێت ئەفسەرە بەریتانیەکە لەیلای لەگەڵ خۆی بردووە. ئەویش بە خێرایی خۆی دەگەێنێتەوە هۆتێلەکە و لەوێ جۆش پێی دەڵێت ئەگەر کچەکەت دەوێتەوە پێویستە 3 ڕۆژی تر ئاهەنگێک لە هۆتێلەکە ساز بکەیت و مستەفا کەمالیش بانگێشت بکەیت. بەم شێوەیە هاتینە کۆتایی ڕکابکردنی 4 حەڵقەی سەرەتای زنجیرەکە. لایک و سەبسکرایبتان بیر نەچێت و تا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ.